ئازیزانم ئەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکەم بە میوانداری خەت و شاز محەممەد کە بەڕێزیان دیزاینەرن کەسە باسەکەین لەسەر ئەزمموی ئەم کارە جوانانی کە ئەمڕۆ هێناوێتی بۆ ئێرە. خات و شاز سڵاو لێوێ. زۆر سپاس سڵاو لێوێش. سپاس بۆ تۆ. خات و شاز پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێکەم بزانم بە حکمی ئەوەی کە کارەکانت یەک لە یەک جوانترن و ئەبێ ئەمە ئەزمونێکی زۆرت هەبوو بێتیایە. بزانم ئەزمموی کارکردنی تۆ بۆ کەی ئەگەڕێتەوە، سەردەی کارکردنی تۆ بۆ چی شتێک ئەگەڕێتەوە، کەی بوو دەست پێکرد بەم ئیشانە، بە حکمەوەی لە چەند ئیشێکیشا تۆ دەزڕەنگینیت هەیە، کامیان بوو یەکەم جارکە دەستت بۆ برد؟ سەرەتا من ئیشی دەستەکان مەگەڕێتەوە بۆ قۆناغی سەرەتاییم کە لە پێشانگاکانە بەشداری مەکرد بەکاری دەستی و بەڕەسم. ئەو کاتە ئیتر وردە وردە هەموو هەتا خوێندنم تاوا کرد لە هەموو پێشانگاکان بەشداری مەکرد. مامۆستاکانی ژیان دوو مامۆستان زیاد لە حەد پشتگیرم بوون، شتیان فێرەکردم. اینجا دوای ئەوە ساڵی 2008 بۆ 2009 انتخاباتێک کرا، پارچە تەختێکی زۆر گەورە بەرامبەر ماڵمان هەڵواسرا بوو، دوای هەر لایەن نابرد. ئیتر منیش بە براکەم وجوتم بۆم بێنە شتێکی پێ دروست دەکەم کە هێنای منیش بە جەریدە و بە هەنێشت ئاوێنێکی زۆر گەورەم لێ دروست کرد. یعنی هەرچیات بۆ ماڵمان کە سەیرێک زۆر پێی جوان بوو. هەیان و دەوە چییە ئەو بەچی دروست کراوە کە ئەموت بە جەریدە هەمووی پێی سیر بوو. یعنی جەریدەکان هەم کۆن بوون زۆر بوو، ئەو تەختەکەش عینەن شت هەمووی بۆ فڕیان بوو. وەرگرتووە بۆ دروست سەرەتا ینی هەر بەوانە دەستم پێ کرد، ملوانکە قرتاوەکانم چاکە کرد، گوارێ قرتاومە کرد بە ملوانکە، یعنی ئەوە نییە بۆ خۆم بوو دانانیشتم شت بکڕم یا شتێکی ئاوە، هەر دانیشتمە شتانم چاکە کردەوە بۆ خۆم بەکارێنە بۆ خوشکەکانم ئاوایی. ئیتر دوای ئەوە ساڵی 2018 لە دوو پێشانگا بەشداریم کرد، ئەوە زۆر یعنی بۆ من باش، سێ پێشانگا زۆر بۆ من باش بوو لە سنتەری چالاکی گەنجان و دوو پێشانگای کەش بوو. ئەوەی تر بێ یعنی بۆ من وا بوو یعنی کرامەوە حەزم زیاتر لە ئیشەکە کرد، کەوتمە شت کڕین، کەوتمە ئەوەی کە بڵین. چۆن بوو بەشداریت کە لە ڕێکیەوە بوو لە ڕێی چیەوە؟ لە سنتەری چالاکی گەنجان و ساڵە لە بەشی ڕەسم بووم. ئیتر کە باس کرا و ئەو شتانە وتم من نەتوان بەیشی دەست بەشداری بوون تیان بەڵێ. ئیتر من و کوڕێکی تیابوون بەیشی دەست بەشداری بوون، ئەو ئیشەکانی زۆری فێرق بوو لەگەڵنا. ئیتر هەرچیەکە هات زۆر شتەکانمی پێ جوان بوو. چی بوون ئەو شتانی کە دروست کرد؟ زۆربەی ملوانکە بوو، ئەو ئاوێنە گەورەیە بوو کە ئەڵێم، ڕەسمێک بوو، ئیتر چەند مۆمێک بوو، ئەو کاتە ئیشم لەسەر مۆم زۆرترە کرد. ئیتر ڕەفیقەکانم زۆر پشتگیرم بوون ئەو کاتە، ینی بڵم پێش دایک و کەسوکار هاتن بۆ لام، بۆ من زۆر خۆش بوو. ئیتر دوایەوە لە پێشانگایەکی سێ ڕۆژی بەشداریم کرد، ئەویش هەر زۆر خۆش بوو بۆ من، خەڵک هات بۆ لام شتیان لێکڕم، یەکەم شتیشم لێ فرۆشت. ئیتر دوای ئەوە پێشانگایەکی تریش بامان شێوە هی جەژن بووش، سێ ڕۆژ بەشداریم کرد. لە دوای ئەوە ڕەفیقەکانم بۆ سەبەتەی تەخەڕوج و نەستەلەی تەخەڕوج و شتانە زۆر داوایان لێ کردم. یعنی لە ڕۆژێکا 4 دانانیا پێم. پێشتر دروستت کرد بوو ئەو سەبەتە؟ دروستم نەکرد بوو. چۆن بوو ڕەفیقەکانت؟ ئەزانی ینی ئێستاش بێستاشەوە پێم ناڵێن ئەو شتە ئەتوانی بۆمان دروستکە، یەکسەر هەڵ ئەو شتەمان بۆ دروستکە، ئەزان کە ئەتوانم. یانیۆ نییە بۆ شتێک بڵم ناتوانم یان نایزانم، فێرە بم یەکسەر. یعنی هەرەو نەشتەکە ببینم ئەزانم کە چۆن دروست کراوە. شتەکە لە ناختە هەیە؟ یەکەم ئیشی ڕایزنیشم من ساڵی 2018 دروستم کرد. ڕەفیقەکان مەسەلاوانێ بزانن هەموو شت هەبوو لە جامیع لە کافتریاکە کە ئەم مردن هەڵمەگرتەوە ئەم مێنایە ماڵەوە، بەزەو کاتە ڕێژەی زۆر کەمکەمم دەست دەکەوت، ینی نەمەتوانین بە قوتوی گەورە بیکڕم، دەستم ناکەو لێرە ماوادەکەی ئەسڵان لە یەک دوکان هەبوو، ینی کەسکە نەیە فرۆشت نانەکڕی خەڵک، دوو قوتوی ئەو نەبوون، ئەم کڕی ئیتر دروست مەکرد، ئەو هەنگ و پەپوو لەو شتانە مەکردە ناو مەدالیا و ئەم کردە ملم. ڕەفقەکانم دایمە پێیانەوتمە من مۆمیای کردووە، نەیانەوتەمە ئیشی ڕایزنەوە شتێک، ینی ئیشێکی نوێ بوو. ئەو کاتە ڕەفقەکان زۆریان پێ سیر بوو، بێستاشەوە تازە بەزەو کاتە زۆر سیر بوو. اینجا دوای ئەوە حەزم لێ بوو بە قوتوی گەورە دەستم کەوێ، هەر دەستم ناکەو. دوایەوە خەزورم چووە دەرەوە، لەوێ تەلەفۆنی بۆ کردمتی ئەو شتێک کە تۆ داوایەکەی هەیە. زۆر باشە، وتم وەڵا بۆم بێنە، ینی ئەو زۆر سەبەب بوو بۆ ڕایزن شتەکانی بۆیە نام بە ئێستاش ینی کاچێ بۆ شوێنە قاڵبێکە بینە شتێک سەر بۆ مەکڕێتە من درێژ بە ئیشەڵاستی خۆش بزانم بێچکە لەوانە هاوڕەکانت بزانم کێتر یارمەتی دەرت بوو؟ دایکم زۆر بوو، دایکم زۆر ئیشی دەستی ینی بڵم لە پێشەوە بۆمان ماوەتەوە لە ننکم و دایکم و
خاڵۆزا هەموو یعنی هەر لێشی ویستم دەستیا ئەوم باشی کرد بە پرسیارە بزانم بە حکمی ئەوەی کە وتە لە تەمەنێکی مناڵیەوە بەڵێ. دەستم کردو بۆ کارەوتم ینی پرسیارەکە لەم گەڵاڵە بۆ بزانم ئەم کارە بۆ ماوەی یار خۆت دایکت ئەو ئیشانی کەیکە یعنی ئەو چی ئەکات چی ناکرێ بڵم ئەینەن ئیشی منی کردووە ئەزانم بەڵام هەر دەزڕنگینەکەی تیا بەڵێ چەند جار بۆمان باسەکڵێ فلانشتم بە زەنگیانە دروست کردووە منیش عنیا حەزم لێ کردووە یا شتی دایمە ئەخستە بەردەستمانەوە نەبوو بڵێ دەستکاری ئەو شتەمەکەن ئەو زەنگیانێ وا بڵاو مەکەن وای لێ مەکەنیانی زۆر باش بوو بۆ من ئەو هیچ لەو کارە کۆنانەی نەماوە دایکت وڵاهی نا زۆربەی فەوتاندووە یایەتی بە خەڵک یان نەیماوە ئەو نیە چونکە بیرۆکەی لێوەرەگریت هەنێک کاری بەس ئیشینەن کەمم ماوە ئەوانم هەڵگرتووە یعنی بەج لە کۆنەکانی شێوە ئەوانەی ننکت بەڵە خۆزگە ئەتێنا ئەوانەیەک دوو پارچەت بێنە جوانە بۆ بیرۆکەی لێوەربگری هەرچەنم بڵێ قماشی ئەوسە زۆر جوانتری جووە دانیشتۆ بە پارچەی قماشی کوردی بچوک نەخشی پێ دروست کردووە بە گەورەی تمیش چەند ساڵێک لە ژوورەکەی خۆما هەڵم واسی بوو یعنی دیوارەکەی و گرتە بوو زۆر پێم جوان بوو ملەوەن بوو ئیتر بە ئێستا شەواڵم گرتووە ئەوان لەکوێ فێربوون بۆ نمونە نەنکیشت هەر بۆی ماوەتەوە ئیشە وەڵی نازانم ئەو لەکێوە دیارە هەرهان لە کەسوکارەوە بۆی ماوەتەوە بەڵام هەتا چەند ساڵێک پێش ئێستا فەرشوشتیشی ئەچنی هەنیار حەزی لەیشی دەست بوو چونکە بە حکمەوەی ئێستا مثلەن ئەم ئیشانە مثلەن من لی تۆ ئەیبینم لە یەکێکی ترەوەی بینیا لە سوسیال میدیایان لە ئەوە بەڵام ئەوان لەو سەردەمە ئەو شتانێ کەمتر بووە باسی ئەمەت کرد ئەم لە جوانانە پێش بەرنامەوتت ئەمە هی تەخەڕوجەکەمە تەخەڕۆجەکەم خۆم بۆ خۆم دروست کرد دوورینەکەشی خۆت بوو نا دوورینەکەی خۆم نەبوو چونکە و کاتە بەڕاستی بەتەمانە بووم بچمە تەخەڕوجەکە بەڵامی تر دواکەوت تەخەڕوجەکە وتیان بچۆ منیش بەپەلە یان بە دوورین و چنینەکەم لەسەر کرد ئەمە هەنێکی چنینەکەیم لە ناو سیارەیە کردووە ینی چنینەکەشی ئەمە بە پەلە کردوتە وڵی تر زۆربەی بەزە و دوانە گەورەی نە زۆر بە ئیسراحەت کردومە چونکە زۆری پێچە زەنگیانەیە وا مەرجە دیزاینەر دوورمان بزانێ خات و شاس ئێستا من ئەوە نییە بڵم نایزانم ئەیزانم بەڵام ئەوە نییە بڵم بە تەکیدیش ئەیزانم ینی شارەزایەکی زۆرم تیای نییە ینی ئێستا یەکێک پێم بڵە جلم بۆ بدورە نایدورم بەس بۆ خۆم هەنێک شتە دوورم بەڵام شەڵا لە داهاتوە ئەوە شەکەین ینی ئیشەڵڵا خایەتێکەش و چنینەکەش یاری خۆمەوێت زۆر باشە کارەکانت هەمە جۆرن چین ئەو کارانی کە تو دەستیان بۆ ئۆبیکە من بەخۆتی تێبین کاری دەستیە ینی کاری دەستیە مشتێکە گرێتەوە ڕایز نەگرێتەوە چنی نەگرێتەوە تر هەموو جۆرە مۆم هەموو شتێکە گرێتەوە ئەمانە ئەبینم ئیشی ڕایزنەکە لەگەڵ ئەکسسواراتە تێکەڵت کردووە بەڵێ ئەمە بیرۆکەیەکی هەرچەند یەک دوو خاتونی تریش لەم پرۆگرامەیە لەم شێوانیان هێنا بۆ دروستیان کردبوو ئەمە شێوازێکی تا بیرۆکەی ئەمانە بۆچی ئەگەڕێتەوە خات و شاس چۆن بۆ ئەم بیرۆکەیە بیرۆکەی ئەمە من پێشتر کە ئیشی کەمەکە لەسەر ڕایزن دوکانێک پێی وتم وتی ئەگەرەتوانی بۆمان دروستکە باشە بەڵام منەوە کاتە نەخۆش کەوتم ماوەیەک نەمتوانی بڕۆم ئەتر دروستم نەکە ڕاستێکی چەندانێکی کەمم دروست کرد دوای بۆ خۆم بەکارێنانەوە ینی وتم با هەر هەم بێ ینی خەڵک داوایەکە ئەیبینن ئەیتر چەند کەسێکیش داوایان کرد کە بە خۆمەوەیان بینی یان بۆ نمونە بڵێن بۆ خوشکی مێردەکەم کەوشینەم دروست کرد زۆر خۆش بوو لە ساڵەکە کاڕۆشنی خەڵکەی جوانە خۆشی پێوتمەوتی کچێک پێوتم چەند جوانە ئەوە ینی وایەکی تازەشەکە شتێکی تازەیە مۆدلێکی تازەیە جلی کوردی هەمیشە ینی بەشێکی بە ئەکسسوارات یعنی ئارازێنرێتەوە بەشێکی گرنگی جلی کوردی ئەکسسواراتە ئەمە شتێکی تازە بوو بەڵام لەگەڵ گۆڕانکارێکی تازە بوو بەڵام گۆڕانکارێکی جوانیشە ئەنی ساها بەداخەوەنە گۆڕانکاری ئەکرێت لەسەر سەقەتە دەیشەکە بەڵێ ئەمە لەسەر شکلی شێوەی حێلومێخەکە بەڵام بە شێوەیەکی تر ئەمە سوکتریشە ینی هەست دەکەم ئەتوانی بە تەنەکتریش دروستیکی سوکتر دەرچێ ینیا بۆن منە ئێستا بەردی حێلومێخەکە هەنێک کەسێ ناتوانێت بکات حەزی لە شتێ قورس نیە خۆشم وام حەزم لە شتێ قورس نییە بەڵام دوای کە ئەوە بەوە دروستی ئەەکەی وانە وەزنەکەی سوکترە هەنێک کاتەیە مەسە ئەڵێ بۆ پەتەکەش ئەو پەتی کە پێی ئەچنیتەوە بەڵە ئەڵێ قورس ئەبێت لەگەڵ ڕەنگە چۆنی خات و شڵی منستەکەم هەموو ڕەنگەکانت حەز لێ ڕەنگەکان بەکارێنی حەز لێ بە زیاتر سەوزم حەز لێ وایە ئەمانە بە حکمی ئەوە سەرنجی ئەوما بە سەوزم زۆر پێ جوانە بەڵام بەعام لەسەرم و ڕەنێک ئیشەکەم
ئەوەی کە زۆر خەڵک داوێکە سپی و ئاڵتونەکە ینی ئەوە هیچ قسەیت ینی هەمومان ئەو مشکلێمانەیە بۆ لە ئێستا زیاتر زۆر ناسکە ڕەنەکەی ینی کە سیرەکەی زیاتر ئاڵتشتی ئاڵتونی لە لای تۆ ئەڕات ئەرەوەڵا خۆشمەر زۆر حەز لە ڕەنی ئاڵتونیە کەمتر ماوەی ئەم ساڵانی دواتر شتی سیلڤەر کەمتر هەستەکەم سیلڤەر کەم کەس داوایەکە هەم لە ئەکسسوارات بەکەشتی ماڵ و هەم کەمتر زۆر زۆر بەکەمی داوا ئەکرێ باسێکی ئەمش ئیشی ڕایزنم بۆ بکە بزانام ئەم قاڵبانت لێرە کڕیوە قاڵبەکانی چۆنێکی ئیشەکە چۆن ئەەکەیت کورسیم ئیشە لە چیایە؟ کورسی شەکە زیاتر لە زستانانیان لە جەوێکی ساردایە ینی ماوە دەکا بێداینێن بیکەینە ناو بۆکسێکە و ئاوی گەرمی تێ بکەین هەتاکۆ و ینی وەکو بەستنێک ئەی بەستێ ئەبێ بتوێتەوە باشە ئیتر مشکلەکەی زیاتر لە زستانانایە ئەگینانە مشکلی تر ئەگەر لێی نەزانی توشتە بێ ڕەنی زۆری تێ بکەی بڵین زیاتر ماوەدەکان دوو جۆرە زیاوکەم بە گرام تێ نەکەی سەقەتە بێ عنی ڕق نابێ ئیتر کۆمەڵە مشکلی تری هەیە هیچ کاتێک ئیشەکان بەدەستە خەسار بووە بەڵە چونکە من نەدەورم بینینەی شتێکانی لە خۆ دەسم پێکرد سەقەتە بێ بەڵام ئەوەیە من دوای فڕەم نیان هیچیانم فڕێنایە ئێستا ئەوەی کە پێ دوتمەوە پێم خۆشە پیشانی بیت دووبارە ئاهێنێت کردوێتەوە ئەمان کە دروستم کردووە پێشتر سەقەت بوو حەزم لە ڕەنەکەی نەبوو دووبارە ڕایزنی ترم لە سەردانە و ڕەنی ترم لە سەردانە ئێستا چاک بووە ینی ئەتوانی دەستکاری شتەکان بکەیت ئیشی مۆمیش ئەەکەیت شازە بەڵێ بەس زۆر نا چکە تەڵەبی زۆر لەسەر نیە ئیشەکەش زیاتر تەڵەبە ینی زیاتر ئەو ئیشانی کە تۆیکە زیاتر لەسەر تەڵەبن بەڵێ زۆرترین دۆمینەکانە ینی ئەوەی کە زۆر خەڵک داوایەکە دۆمینەکانە دۆمینەکان تەڵەبم زۆرتر دۆمینەکانە شتی کەش داواکرێ بەڵام زیاتر دۆمینێ ئێستا خەڵک زۆری حەزە دۆمینێ نازان بۆ لەبەر شکڵەکەی و لەبەر ناوەکانە ناو ئەنووسیت و بەڵێ تایبەتە اینجا زۆرتر بۆ هەدیەیە پاکەتوینی تا چەند گرنگی بە پێچانەوە ئیشەکان تێیت وڵی زۆر لێ رازین پێچانەوەت مەسەن پێچانەوەی دیاریەکان بەشێکە لە جوانی دیاریەکە من چەند شتێکم داوا کردووە لە دەرەوە ینی بڵین ئەوەی مۆموشتەکە لەسەر رینەکە کە دانی لەسەر پێچانەوەکە اینجا زیاتر ڕەنی بڵین خاکی و بێجی ئەو شتانە بەکارێن و مۆمەکەی بەملەوەن ئیتر نەخشی مۆمەکەش لەسەری زۆر ئەویان پێجوانە ئەنی بەتایبەت داوایەکەن هەنێکیان ئەڵێ بە ئەوە بێ هەنێکی بەتایبەت ئەڵێ بۆکسەکەشم بۆ دروستکە بۆ هەدێمە ئاوایە ئیشی ڕایزنەکەت هینی چۆنە داواکاری چۆنە لەسەری وەڵی سپاس بۆخوا داواکاری باشە دوو شەشیش خەری بوو تۆپە لە دەستمە داواکاری باشە زیاتریش تەڵەبەکانم هەولێرە بەڵێ بۆ ئیشی ڕایزنەکە زیاتر لەوەیە ئیشی دۆمینەکان ئیشی دۆمینەکان ئیشی ڕایزنەکە بۆڵین بۆ هینی ناوماڵ لەسە بۆ نمونە ئەم سێتە زۆر ئەزانی چۆنە ئەم سێتانێسە کە سعرەکەی ئەڵێ کەسەکە بۆن منە پێی زۆرە یعنی واستەکە تۆ ناحسابیەوەکە کە تۆ ماوادەکە پارەی زۆری پێ ماوادی ئەو ماوادەکە هەر لە دەرەوەی وڵات ئەیهێنیت وڵی هەنێک جار هەنە جاریشکەی ترە هەان نامێنێ و زەڕورە بم ئەیهێنم واتە لێرە هەیە بەڵام ئەو کوالێتیاکی ئەوە نییە بەڵێ ئێستا ئەوانە کە دروستەکەین نازانانی کە سعرەکەی بە خەڵکەڵیت و لێتە پرسێ زۆر پیان زۆرە بەس بەڕاستی ئەوەش نییە چونکە ئەوە حسابی پارەی ماوادەکە ناکەن وازانێ بەس تۆ هیلاکیەکەی ئەوە پارەوەرەگری بەزەمە ماوادەکە گەر هەرزان بێمە ژەرزانتر دروستەکەین ئەمە ئیشی قاڵبەکانیش گرانی هەرەوە نیە بڵین ینی سەر تۆ ئەمە چەند قاڵبێکت بەکارێناوە بۆ نەمە ژێر پیاڵەکەی قاڵبە ئەمەی تر بۆ شیرینی بێ خۆت بۆ نانی بەیانی بێ ئەوش بە هەمان شێوە قاڵبێکە ئەمەی تر ئەوەش هەر قاڵبێکە ئیتر هەر یەکەشی یان پارەی خۆی پێ جاری وای قاڵبەکە لە دەستا ئەدڕێ عنیەوە نیە بڵێ و قاڵبەکە کڕیویتر تەواو قاڵبەکە ئەدڕە من چەند جار یان لەیشی دۆمینە سێ-چوار قاڵبم دراوە یعنیەوە نیە بڵێ تاوە قاڵبە و کڕی نایکڕیتەوە وایە جاری وا بۆ ئیشی کەسەکەم لە بەردەستا بۆ وعدی ڕۆژەکەشم پێیەوە بە پەلە ڕام کردووە کڕیمە باش قاڵبەکان لێرە هەیە هەنێکیان لێرە دەستەکەی ئێستا باشە هەیە زۆر باشە هەنێکشی لە دەرەوە بۆ مێ ماوەیەکە باشە خەڵک زۆر ینی هینی کردوێتە سەر ئەم ئیشی ڕایزن ئەم ئیشە بیرۆکەت وەرگرتووە مەسەرەن لە ئەو کەسانی کەم ئیشانە ئەکەن وڵا لە ئینتەرنێت ئەو ڤیددیۆی ئەوروپیەکان زۆر باشە ینی بۆ ڕان
ینی تەنسیقی ڕانەکان باوەڕەکەم زۆربەی ئەوانە ئیشی ڕایز نەکەن نەک زۆربەی هەمووی لەو ڤیددیوانە ئیسفاداکەین ینی بۆ ڕنگ بۆ شکل بۆ شێوە بۆ فیکرەکان ینی بۆ قەوسکردنەوەی مەوادەکان بۆ هەمووی هەر فکرە لەوان وەرەگرین. خۆت لە بەرنامەتانی ئەو کارانی کە خۆدێکی بۆ نمونە بیکێ بە ڤیددیۆ و داینەی وەکو ڕێنماییش بۆ ئەو کەسانی کە حەزیان لەو ئیشانەیە لێستا چەند مانگێکە بێعنی بڵم شوێنی تایبەتم بۆ داناوە چونکە ڕایزن بەخوا شتێکی ئیزعاجە ینی شوێنێکی گەورەی ئەوێ ئەوە بڵێ لە شوێنەکان پێشتر زۆر ناخۆش ئیشمەکرد شتەکان بە شوێنێک دانا دوای بۆ دروستکردن هاتم لە شوێنێکی ترا دروستمە کرد یان شوێنەکە تەوازن نەبێ خوار دەرەچێت زۆر ناخۆش ینی ئەو شانەی هەیە ئێستا کە شوێنی خۆیم بۆ داناوە باشە ینی لەوانەیە لە مستەقبەلا بتوان ڤیدۆشدا بنێ. ئەی باسێکی ئەمی نەشمان بۆکە ئەمە قورئانەکە زۆر جوانە دەستە خۆش بێ بژی چۆن ئەو نووسینەی تیا ئەنووسیت ئەوە نووسینەکە دروست دەکەین ئیتر پێشتر ڕایزندانین باشە کە بڵین بەتاواتی و شک نابێتەوە نووسینەکە دائنین اینجا بەشێکی ڕایزنی لەسەردائنین ینی بە یەک وەج بە دروست ناکرێت هەر یەکی بە چەند جارێک ئەمەش هینی بینەکەیت ینی بڵین بۆ دیاریکردنی پەڕی قورئانەکەیە بەس ئەوە شەرەتوانی بە تەنیا دانرێت بچ ئاەتێکی لەسەرە قل الله احد هەرەتوانی ئەوش وەنیا هەروەکو هینێک بە جوانی دانرێگەر قورئانەکەشی لەسەر هەر جوانە بەڵێ هەرڵە بەتەمای ئەم نیشانەت بکەی بە براندێ شاس ئیشاڵە حەزم لێ دەمێکە بەستر ڕێناکەوێ ینی جاریوە هەبوو بۆ چەند مانگێکیش لەسەر یەک دوکان وەستام دوایی ناناپێم تر بۆ دوکان شتیژە بێ شوێنێکی باشە دەستکەوێ نامە بەست ینی لە دوکانەکە مەسەن شتەکان مەسەرەن بیکێ بە تایبەتمەندیە بۆ خۆت مەسەلەن هەر کەسێک ئەم ملوانکەی بینی بزانێک ئەمە براندێکی تایبەت بە تۆیە من نازانم ئیشەکان یانیەت کەس کە بیبینێ لە نزیکەوە زانێ ینی ئیشەکانم زۆر تەقلیدی نییە ینی یەکسەر کە بیبینێت ئەزانێ سەبوون منە ئەم ڕانانەی کە لە ناو ملوانکەکان بەکارمێنەوە یعنی تاسە کەم کەسیان بەکاریانێن من بینی و نەم بینیەوە لەو شێوەی زیاتر هەر سپی و ئاڵتونێکە تێکەڵ کراوە لە بازاڕیش هەر ئەوەی لێ وایە بینیمە بە سادەیی لە بازار پێیانێت وتیانەگەر دروستکردام ساڵ 1500 دانە زیاترمان بۆ ئەفرۆشتی ئەلەو جۆرە کە پیشانمان کە لەم شێوەی کە تێکەڵە ئەگەر کەسێکی تر حەز بکە بەسەرەن سوود لە بیرۆکەی تۆ وەربگریا خۆ لە تۆ شت فێر بێتەوە مەسەرەن ئامادەیت ینی چۆن فکری بەمە فکری بیتیان مەسەلەن ئەگەر شوێنێکت کردەوە خاتوونەکانی تر فێر بکەی مەسەلەن ئەو کەسانی کاریان نییە سوود لەم ئیشی تۆ وەربگرن مەسەلەن تا چەند حەز ئەەکەی خەڵکی تریش فێر بکەیت. من ئەو کاتی لە سنتەری گەنجان بووم حەزمە کرد زۆر ینی دەورێک بکەمەوە خەڵکی فێریشی دەستی بکەم بەستر نەگونجە حەزم لێ ینی هیچ کاتێک بتوانم شوێنێکی تایبەتم لە دەرەوە هەبێ نەک لە ناو ماڵەکە ئەوە ئەکرێ ینی ئیشەڵا بتوانم خەڵک فێرکەم و اینجا ڕەفی قوشتیشم کە پێم ئەڵێنەڵێنەوە چۆنە ئەوە چییە پێیان ئەڵێم ینی ئەوە نیە بڵێم هەر بۆ خۆمە ڕەفیقمە دەستی کردو بۆ کارە چەند ڕەفیقێکم هەیە پێیان ئەڵێم مەڵم ئەوە بکە ئەوە بکە ئەڵێ ئەو مشکلەی چی ئەڵم ئەوەیە ئەگەر نەشیزان مەڵم نازام ینی خۆ من شەر نییە 100% لە ئیشەکە بزانم کە دەستکەی بە ئیشێک بەڵێ تا ئیشت خراپ بۆ بەدەستەوە هەروەڵا خراپە بێ هەموو نوعیشێک چنینە ئەبێ دیسان هەڵی وەشێنی ئێستاوە وت ڕایزنەکە بۆی چنینەکانیش بە هەمان چنینیش باشتر نیە ئەم ناڵم ئەو قورسترە چنین قورسە ینی وردە هیلاکی زۆر ئەوێ بەڵام ئەوەیە کە سەقەتێکی ئەوە نییە بڵێ چاک ناکرێت سەر هەڵەوە شوێنیتەوە دیسان دەست پێکیتەوە ئیشی چنینەکان بیرۆکەی کێە ئەو مەسەلەن ئەو هەر بیرۆکەواکەی خۆشت هەر بیرۆکەی خۆتە خۆت شنیوتە بەڵێ تا چەند کوالێتی بەرهەمەکانت مەسەلەن باشن تا چەند مەسەلەن بۆ من ئەم کەوایی تو ئەگەر بۆ خاتونێکی تری دروستکەی مەسەلەن گرنتی چەندیت مەسەلەن تا چەند ئەم کەوایە بمێنێتەوە تا چەند ئەم مور و ئیشانەی پێوە بمێنێتەوە ئیشی چنین یعنی ئەوەی خۆشە ئەمێنێتەوە سەبوون منە هەچ کەسێکی مەشتی کۆنی مابێ هەر ئەمێنێتەوە نیە بڵێ خراپە بێیان شتێک بەس ئەمەی ئێستا ینی ئەوە ساڵ و نیوەک زیاترە دروستکراوە تقریبا هیچ کێشەی نییە ینی هەوا سەرما گەرما هەموو شتێک لێەوە هیچی ڕانی تێک نەچوە نەشۆرێت نوعانە ناشۆرێ ئەگەر بشۆرێ ئەبێ بکرێتە ناو تایتاوێکی کەم یا کەفاوێکی کەم و ئاوی پێکرێ و هەڵواسرێ نابێ بە بڵین بە خەسالەیە بەدەست بەقایم بشۆرێ چنین زۆربەی یاخود هەیە ئێستا بەسم بە لەزگە و بە سیکۆتین و ئەوانە هەنێکی ئەوەیە بەڵێ ئەم گوڵان زۆربەی چنینە
نە ئەو گوڵەش لەسەری چنراوە چنراوە ئەوش. بەڵێ باسی ڕایزنەکەت کرد کەوتر لە دەرەوەی وڵات ئەهێنرێت بەڵێ زۆربەی کات لەوێ بۆتە هێنن بزام ئیشەکانی تر بۆ نمونە ئەو زیاتر بە زەنگیانە و یا بە پولەکە ئیش ئەکرا مەسەن ئەگەر شتی کە سوکارمان بینی بێت یا مابێتەوە ڕسمەکان زۆربەی پولەکە بۆ زەنگیانێکی بچکرا بەسەری بەڵام ئێستا مەسەن شتەکان زۆرتر بوون مەسەسا تێکەڵاوترێوانە مور و بەکارێتر لە بەردەستەیە بەڵێ ئەم شتانە لەکوێ ئەمانە هەموو لە سلێمانی ئەکڕمیانی هیچی ئەوە نییە بڵم لە دەرەوە بۆ مێت یعنی ئەوەڵ زۆر ناخۆش بکات چوینە بازار بە شتەکان بە ئەسڵایە پێمان دروستمانە کرد کاتێکە زای ڕەش ئەبووە بەس ئێستا باشە یعنی چەند دوکانێک هەیە کە ئەچەم ئەڵم بی بە مەوشتاڵە نەمەی بەڕەشە بێتەوە یعنی خۆی پێمەڵێ یا ئەڵێ بۆستا بۆ مێت هەنێکیانە ینی زۆر باشن هەنێکشان نا ینی پێو ناڵێ زۆر ناخۆشە کە پێو ناڵێ بەداخەوە پێم خۆش بزان باسی هەنێک شتکێ مەسەەن ئەمانە چی پێ ئەڵێن زانم ئەمە زەنگیانەیە نقەمی کریستاڵ کریستاڵی ئەوانی خۆت ئەم گوڵشتە تازێ ئەم گوڵانە خۆتان دروستیەکەن یاە بە حازری هەیە بە حازریش هەیە و دروستی شەکەین چۆن دروست چێش ئەو شتێک کە پێی دروست ئەکرێسا ئەم موروانە ئەم ساڵ زۆر مۆدیلی ئەو مورۆسپی بوو ئەمان بەڵە فرمێسکێکە فەرمێسکی پێڵە ئیتر حەجمی هەیە گەورە بچووک ئەمەی خوارەوەشی ئاینەشتە بەڵام نەوتیە تر ئەمانە ئەمە حازرە ئەم بێجیان بەڵام میترەوانی تری هەموو دروستەکرێت زۆر باشە ئەوەی خۆشی بە هەمان شێوە هەر شتەکانی لێرە بۆت کڕێەوە بەڵە تر لێرە بەیان لە ینی هەر لیا لە سلێمانیا لە هەولێرە لە ڕانی و قەڵاتجێ ئەونا بۆ دیزایانی جلی کوردی سوودت لە دیزایەرەکانی تر وەرگرتو یاخە سوودت لە بۆ نمونە هاسا هەنێ جلی هندی هەیە هەنێ جلی نەتەوەی تر هەیە زۆر لە خۆمانەوە نزیکە فکرەی لێ وەرەگرین بەڵێ سوودە لێ وەرگرتووە هیچ شتێکە لەسەر شتانە دروست کردووە کۆپی حەزم لێ بەڵام سوودت لێ وەرگرتووە هەموو شتێک یعنی من پێتەڵم ئەو ئاوێنەی کە دروستم کرد بە و جەریدەوەینە لە گۆزەیەکەوە بینیم من چون بۆ ئاوێنەیەک بەکارمێنە ئەنی زۆر جوانتریش بوو لە گۆزەکە هەنی ئیشەکەی من زۆر جوانتر بوو لەوەی کە دروست کراوە زۆر باشە باسی ئەمەت کرد کە ئەمە مەسەم پێویست ناکا بشۆرێ ئەگەر بشۆرێت مەسەن بێ ئاوا بۆ شێوەی بشۆرێ باسێکی ئیشی ڕایزنەکەمەوە کە مەسەن ئەمە چۆن مەسەنە چۆن هەڵگیرێت چۆن پشۆرێت من ئێستا ئەوانم تابووی بە باشترین شێوە مەسەنە بمێنێتەوە لە مەتبەخەکەی خۆم لە ڕەفایە دامناون یعنی هیچ مشکلەی نییە هەچ کاتێکیش بەکاریانێنم ئەی شۆم بەڵام نەک بە شۆرنی شاڵشتیوە هەر ئەی شۆم بەس ئەوە نیە شتی وای تێ بکەم زۆر پیس ببێ لە تەنها شیرینیەکەوەیان ئیتر ئەی شۆم یان ئەگەر شتێکی بەسیت بێ ئەی سڕم بەس دوای شۆرنەکە ڕاستەخۆ ئەبێ بە جوانی وشکرێتەوە ئەو خاتونێکی تر هادەر ئەم نیشانێت دروستەکەتی نابێ بە هیچ شێوەیەکیش بکرێتە غەسالە نا چونکە غەسالە گەرمی هەیە ئەمیش بە گەرمی نەرمە بێتەوە ئیتر کە نەرم بۆ قاڵبەکەی تێکەچێ ینی شکڵی قاڵبەکەی نامێنێ ئەتا خزمەت بکرێت ینی ئەمێنێتەوە باشتر خزمەت کرێت ئیمانەوەکەی زۆرترە پێش پرۆگرام باسیەوەم کردوتە بەشی ئامارم تەواو کردووە هیچێک ناگرێتەوە لەگەڵ ئیشەکەتا خۆی ڕاستێکم نە حەزم لە بەشی خوێندن شتیوانە بووە هیچ کاتێ حەزیشم لە بەشەکە نەبووە ینی ئەم ئیشەش پێش ئەوە هەر کردومە ئەوە نیە بڵم لە دوای ئەوە دەستم پێ کردووە بەڵامی تر ئەوەیە بەشێکت هەڵ نەبژار لەگەڵ حەز و سەلیقەی خۆتایەک بگرێت من ڕاستی لە سێوە حەزم لێ بوو بچمە فنون بەڵام ڕێنەکەوی تر دوای ئەوە گوێم نایوت مەر شوێنە بێ حەزم لەی چی نییە هەر شوێنێک بێ مشکلە نییە بزام ئامۆژگاری چیە شاز مەسەلەن بۆ ئەو کەسانی کە خوێندن تەواوەکەن مەسەن هەر ئەیانەوێت لەو بەشەی کە تەواویان کردو مەسەلەن تاعین بنەوە یان ئیش بکەنەوە ینی زۆر کەمەیانی ئەگەر چاوەڕێکی زۆر کەمەیانی یاوە تا بێ شانسێکی زۆرە هەبێ یاوە تا بێ لە لایەکی ترەوە ئیشەکە و بۆ بکرێ ئەبێ خوو دەستکەی بەیش ینی ئێستا باشە وەکو جاران نییە ئیشەکرێ من سەرەتا کاچمە پێشانگاوە هەمووی ژنی گەورە بوو بە تەمەنەکان بوون بەڵێ بەس منی تیاومیا یەک دوو کچی کە یان پێیان سیر بوو کە ئێمە چوین ئیشی دەستیمانە کرد پێیان سێر بوون بەلایەنە نۆعێ بوو بۆ ئەم کچە گەنجانێن وایە نەزانی هەر ژنی بەتەمە نەتوانێت ویشانە بکە یا چەند مناڵێکی هەبێ اینجا بتوانێت ویشە بکە بۆی کە پێی بژی نە بەس ئەمانە بۆ ئەوە نییە پێی بژیت ینی بۆ حەزێکی خۆم ئێستا من هەچ کاتێکە بێتاقەتم یار قەلەقە بم لەسەر شتێک
ئەچم شتێک دروست دەکەم کاتەکەم لێ ئەڕوا مێشکیشم مرتاحە بێ. زۆر ڕاستە. ئامۆژگاری چێ بۆ خاتونانی مەسەر ئەیانەوێ دەستکەن بە کارێک ئەو ئاستانگانی کارتە بەردەمی تۆ چی بوون تۆ بەسەریا زاڵ بوویت ترسێ ینی من ئەگەر ئەوەڵەکەی وەکو ئێستا بوو ماوەیەکێکە بۆە ئاوا پێم بڵێ زۆر پێش ئێستا ئەمتوانی ئیشی خۆم و شوێنی خۆم هەبێت بەس ئەترسی ینی ئەمەڵێ مەکە ئەوەڵێ مەکە دانیشە بۆ چیتە ینی گوێ لەوە مەگرن بە هیچ شێوەیەک چونکە وان نییە بڵێ نەڵێ سبینێ ئەبێ بەوەی کە بڵین سەبەبێک ناتوانێت بژێنێ ینی ئەگەر زۆر گەورە بێ بەڵام ناتوانێت بژێنێ بەڵام بەشێکیش بۆ پڕکاتەوە بۆ بزنزە بۆ تۆ ئەمە بە تەواوی نا بەڵام بەشێک بۆ پڕکاتەوە بە حکومی کە ماوادەکانی ئەوەی شتەوێ ئەوەنە ئیسفادەکەی لاکەکەی لێ هی ناکەیت ئەگەر بۆ منە ئیشی زۆر زۆر بکەی ئەبێ معنیەتوانی پێ بژیت بەڵام ئەو کەسانی دەست پێکەن نەترسن و شت یعنی کە سەقەت بۆ نە بە قورسی مەیگرن ئێستا بۆ نمونە من ملوان کەم سەقەتەکەرە چیم سەقەتە گوێم نەئە ینی لە ئیشەکە ناترسم وەرەگەڕ فێر نابیت وە ئیشەکە وەرەگرم ینی باوەڕکە ئیشم دروست کردو سێ جار دروستم کردوەوە هیچیش بە خەڵمان ناتوە لەبەرەوەی کە مەبەستم بۆ دروستی کەم ئیشی تازەم کە بۆیێت جاریوایەک دینا خێر وەرناگرم بەس بۆ ئەوەی کە دروستی کەم حەزەکەم ئیشە تازەکەم هەبێ زۆر زۆر باشە دەستە خۆش بێژی سەرکەوتوبی زۆر سپاس مشتێکی ئەو تۆم نەما خات و شاز ئەگەر خۆت حەز بکەی شتێ باس بکەیت بەس پێش ئەوە بزانام شتەکانت لەکوێ ئەی فڕۆشی چۆنی ئۆنلاینە زیاتر پیجمێ لە ئینستاگرام هەر لەوێەوە زیاتر یا لە سناپ یا لە ئینستاگرام زۆر باشە سەرکەوتوبی مشتێکی ئەو تۆم نەما ئەگەر خۆت حەز بکەی شتێ باس بکەیت ناوڵای شتێکی وام نەماوە سپاس بۆیەوە سپاس بۆ تۆش ئەو ناڵم کە ینی هەچ کەسێک کە ئێوێ دەست پێ بکە نەترسێ بەڵام بەو شێوێ ناکە حەزی بۆ ئیشەکە نەبێ و دەست پێ بکە ئێستا زۆر کەسێ حەزی بۆ ئیشەکە نییە دەست پێ ئەەکە بەڵام ئەوە سەرکەوتو نابێت تەکیید بێت زۆر ڕاستە ئەگەر حەزی لە ئیشەکەی دەست پێ بکە سەرکەوتوبی زۆر ڕاستە بە حکومی تۆ لە مناڵی ئەوم شتە لە ناختا بۆ بۆیە تا ئێساوە ئەوە بە جوانی گەیان دوتە بەس ئەوە ینی هەنێکە زێ چاولێکەری بەداخەوە ینی واستەکە کە من ئەڵم ئەو سعرێ واستەکەم و پارەکچێتە گیرفانی خۆم نازانێت کە هیلاکی زۆر زۆر ئەگەر بۆ من هیلاکێکێ بێ بۆ کەسەکە لی نەزانێت سێ ئەوە هیلاکیە بێ بەتەکیید مەوادە قاڵ بە ئیتر بۆ شێوێ زۆر ڕاستە زۆر زۆر سپاس بۆ خات و شاز محەممەد دیزاینەر کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوو زۆر سپاس بۆ دیارە جوانەکانیشی کە ئەمەش بە هەمان شێوە ئیشی ڕایزن و ئەکسسوارەتی تێکەڵ کردووە کسۆ باسمان کرد لەسەر بەرهەمە جوانەکانی کە کڵاو و چنین و ئیشی ڕایزن و کۆمەڵێک کاریتری هێنا بوو دەستخۆشی لێکن هیوای بەردەوامی بۆ خوازین زۆر سپاس بۆ هاوکارانم تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ